بازەوە دەکەین کە هەرێم و بەغداد و کۆمپانیا نەوتیەکان بۆ گفتوگۆکردن لەسەر دەستپێکردنەوەی هەناردنەی نەوت کۆ دەبنەوە و لیژنەی نەوت و گاز پێشبینی گەیشتن بە ڕێکەوتن دەکەن لەو بارەوە. هەڵبەت کۆبوونەوەی ئەم لایەنانە لەسەر بڕیاری وەزارەتی نەوتی عێراق بووە کەوا بڕیارە سپەی وەفدێکی باڵای وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و کۆمپانیا نەوتیەکان لە بەغداد لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق کۆ ببنەوە و پێشبینیش دەکرێت کە کۆبوونەوەی ئەم جارە کاریگەری هەبێت لەسەر دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئارام قادر، مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی بەیانی کورسان نیوزن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەستەکان خۆش بێ سەرای بابەتەکە لەوە دەست پێ دەکەین کە ئەڵبەتە لە ڕابردوودا چەند جارێکی دیکە چەند وەفدێکی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد دانیشتون و ڕێکەوتنیان کردووە بۆ دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. ئەم جارە چۆن خوێندنەوە بۆ ئەو بابەتە دەکەیت؟ کۆبوونەوەی ئەم جارە دەکرێت بڵێ ئومێدیەکی گەشتی لە چاوەڕوان دەکرێت؟ سڵاوتان لێبێ، بەیانیتان باش، بەیانی بیسەران و بینەرانیش باش. کێشەکە طبعاً لەوەوە سەرچاوە دەکرێت ئەوەی کە هەیە حکوومەتی هەرێم ئارەزووی ئەوە دەکات کە نەوت هەناردە بکرێتەوە تا ڕادەیەکی باشش حکوومەتی عێراقی هەمیشە ئەویش ئارەزوویەوەکە کە ئەو زەختە نێودەوڵەتی کە لەسەرەتی ئەویش نەوت هەناردە بکاتەوە. بەڵام کێشەی هەرە گەورە لەم پرۆسەیەدا گرێبەستی کۆمپانیاکانە کە کۆمپانیاکان تا ڕادەیەکی زۆر مکوڕن لەوەی کە ئەو نرخی کە بۆیان دیاری کراوە لەو نرخە بمێنێتەوانێ بۆ دەرهێنان و بەرەمهێنانی هەر بەرمیلێک نەوت کە 21 دۆلار دەدرێت بە کۆمپانیا نەوتیەکان و ئەمەش لە چاو ئەو گرێبەستانەی کە حکوومەتی عێراقی بەرامبەر بە بەرەمێنانی نەوت لە کۆمپانیاکان یاخود لە چەلگە نەوتیەکانی خۆی داهەیەتی بۆ ئەو زۆرە، ینی ئەم دوو نرخە بەرامبەر بە یەکتر زۆرە، بۆیە ناچارن یان لەسەرەوەی کە ئەبێت کۆمپانیاکان لەو نرخەی کە ئەوان سوورن لەسەری و مکوڕن لەوەی کە بەو جۆرە گرێبەستەکان بمێنێتەوە بە جۆرە لە جۆرەکان پاشکەس ببنەوە یاخۆت لەسەر نرخی نوێ ڕێبکەون. ئەمە هەتاوەکو ئەم هەنگاوە نەنرێت ئەوە مەحاڵە، ینی هەناردەکردنەوەی نەوت. باشە دکتۆر، هەڵبەتە نرخی دەرێنانی بەرمیلێک نەوت بە 14 دۆلار لە خشتەی بودجەدا دەستنیشان کراوە. ئەم دەستنیشانکردنا دەکرێت بڵێ لێک نزیکی هەیە بۆ ڕێکەوتن و گفتوگۆکان لەبارەی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان؟ طبعاً ئەم ئاماژانە لە سەرەتایە کە دەرەکەون ئاماژەیەکی باشن، بەڵام کۆمەڵێک کێشە و گیر و گرفت هەیە کە پێویستە لە بنەڕەتا چارەسەر بکرێت. بۆ نمونە لە ماوەی بڵێنەوە زیاتر لە ساڵ و نیوێکە بەرەمێنانی نەوت ڕاوەستاوە، ئایا قەرەبووی ئەم زیانانە کێ دەیکاتەوە، کێ ئەو زیانانی کە بەر کۆمپانیاکان کەوتووە چۆن ئەم زیانانە دەبژێردرێت؟ ئایا حکوومەتی عێراقی دەچێتە ژێر ئەو بڵێن پاداشکردنەوە یاخود نەخێر ناچێتە ژێرەوە پاداشکردنەوە ئەوە بەجێ دێڵێ بۆ حکوومەتی هەرێم، بۆ حکوومەتی هەرێم چۆن ئەم پاداشکردنەوەیە یان ئەم قەرەبووکردنەوەیە دەداتەوە بە کۆمپانیا نەوتیەکان. بۆیە تەنها کێشە یاخود ئین ئەوە نییە کە کۆمپانیا نەوتیەکان کە کێشەکانیان چارەسەرکە یاخود بڕی 14 دۆلار بۆ بەرەمێنان دانرا و ئیتر بڵێنەوە کێشەی کۆمپانیا نەوتیەکان تەواو چارەسەر دەبێت. لەبەرەوە بۆی هەیە ینی جارێک ئەم کێشەیە تاوەکو چەند مانگێکی کەیش بەردەوام بێت تاوەکو ئەوەی کە لە بنەڕەتەوانێ پرۆسەکە یەکلا دەکرێتەوانێ و پرۆسەی بەرەمێنانی نەوت تەنها لە گرێبەستە نەوتیەکاندا نامێنێتەوە بە پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە. بەڕاستی بەرەمێنانی نەوت بە پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و قورسدا هاتووەوە لە بنەڕەتە داڕشتنی سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستاندا سیاسەتێکی هەڵە بووە و ئەو سیاسەتە دەبێت پێداچوونەوەی پیا بکرێت و سەر لەبەری پرۆسەی بەرەمێنان، پرۆسەی هەناردەکردن هەموو ئەمانە پێداچوونەوەی پیا بکرێتەوە کۆەوەی کە
پرۆسەکە بە ئاراستەیەکی نوێ تەنانەت دیاریکردنی کۆمپانیای بەرەمێنانی نەوت، کۆمپانیای سکیوریتی لە جەلگە نەوتیەکان، هەموو ئەمانە کە ئەو بڕێکە هەناردە دەکرێت لە ڕێگەی بۆریەنەوتەکانەوانێت چ کۆمپانیایەک بۆریەنەوتەکانی پێست پێراوە کە هەناردەی هەر بەرمیلێک نەوت بەرامبەر چەنی پێ دەدرێتەوانێت لە کاتی خۆیان. دکتۆر هەڵبەتە دواتر باس لە وردەکاریەکانی ئەم بابەتە دەکەین، بەڵام دەمەوێت ئەوە بزانین کە هەڵبەتە وەک ئاگادارین لە پێشووترا چەند وەفدێکی دیکە ڕەوانی بەغدادیان چوونەتە بەغداد بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە، بەڵام ئەم جاریان لەسەر داواکاری وەزارەتی نەوتی عێراق و هاوکات حکوومەتی هەرێم و لەسەر ئاستی باڵا لە عێراق و هاوکات کۆمپانیا نەوتیەکانیش بەشدارن. ئەم بابەتە یاخود داواکاری وەزارەتی نەوتی عێراق بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە و کۆبوونەوە لەسەر ئەم بابەتە چ ئاماژەیەکی لێ دەبینن؟ دەکرێت لەسەر تەواوی ئەو گرفتانە ڕێککەون کە پێشتر بوونیان هەبووە؟ لە یەک دانیشتنا تۆزێ قورسە و ئاڵۆزە بۆ لە یەک دانیشتناتۆ هەموو ئەم کێشانەیەک لا بکرێتەوانێ، بەڵام ئاماژەیەکی باشە هیوادارین ینی بەردەوام بێت لەسەر چارەسەرکردنی پرۆسەکە. وەک گوتم حکوومەتی عێراقی زەختی نێودەوڵەتی لەسەرە و حکوومەتی هەرێمیش ئارەزووی پرۆسەکەکە، بەڵام لایەنی سێیەم کە کۆمپانیاکانن ئەوان گرێبەستێکیان لەگەڵدا کراوە کە لە سەدا هەشتای بەرەمێنان بۆ کۆمپانیا نەوتیەکانە و ئەو بۆ قازانج و بۆ ویستی خۆی هاتوۆتە عەرێبی کوردستانەوە. ئەو کۆمەڵە تموحی کە پێی دراوە لەسەر ئەو تموحا ئەو دەیەوێت ئەو قازانجەی خۆی دەستی بکەوێتەوە، کۆمەڵێک خەرجی زۆری کردووە لە هەرێمی کوردستان و کۆمەڵێک تەحەدیات و چالێنجی زۆری ئەنجام داوە تاوەکو لە کوردستانە بیرەنەوتیەکانی پێدراوە و ئەم تەحەدیە ئەم چالێنجە زۆرش لە بەرامبەر قازانجێکی زۆردا بووە. ئێستا کە بکردنەوەی ئەم قازانجە کۆمپانیا نەوتیەکان نایەن ژێرباری ئەم قازانجەوە، وەک ناڵم هەڵە لە بنەڕەتی پرۆسەی بەرەمێنانی نەوتدایە، ینی لەم پرۆسەیە پاداشتێکی دارایی زۆر دراوە بە کۆمپانیاکان. دکتۆر ئەم هەنگاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێشتریا ناوێتی و لە ئێستادا دەکرێت بڵێ بە جۆرێک لە جۆرەکان بە زیانە گەشکابێتەوە چارەسەرکردنی ئاسانە؟ بە ئاسانی دەکرێت ئەم ڕێکەوتانە بکرێت؟ ناڵێم سێ لایەنەیە، حکوومەتی عێراق و حکوومەتی ناوەند بە ئاسانی ئەتوانن نەک بەو ڕادە ئاسانی کە بڵێن لە کونفەیەکوونێکە، بەڵام ئاسانترە لە چاو کۆمپانیاکان و کۆمپانیاکان داواکاریەکی زیاتریان هەیە و هەتاوەکو جۆرێک لە جۆرەکان بەشێکی داواکاریەکانی کۆمپانیا نەوتیەکان چارەسەر نەکرێت، ئاسان نییە بڵێن ڕێکەوتنەکە و حکوومەتی عێراقیش نایەتە ژێرباری ئەوەی کە بەرمیلێک نەوت ئەوەندە بکەوێت لەسەری کە هیچ سوودێکی لێ نەبینێ، هیچدا سوودێکی دارایی لێ نەبینێت، تەنها ئەوە بێتە ناردەکردنی نەوت بێت و جێگیرکردنی یاخود بڵێن ڕازیکردنی لایەنی هەرێمی کوردستان و لایەنی نێودەوڵەتی بێ و حکوومەتی عێراق دەیەوێت لانی کەم ئەو زەختە زۆرەی کە لەلایەن حیزبە شیعیەکان و حیزبە سونیەکانەوە کە لەسەرەتی لانی کەم لە 150 داواکاریەکانی ئەوانیش بێنێتە یعنی بەدەست بێنێت. بۆیە پرۆسەیەکی ئاڵۆزە، ناڵێن مەحاڵە، بەڵام پرۆسەیەکی ئاڵۆزە و پێویستە هەم بخچەی وەزارەتی سامانە سروشتیەکان پڕ بێت، هەم کۆمپانیا نەوتیەکان، هەم هەرێمی کوردستان. لەمەیە تۆزێ ئاڵۆزە لەم پرۆسەیە بەتایبەتی لەم کاتەیە کە نرخی نەوتیش بەرەو دابەزن دەڕوات. ئەمانە پرۆسەیەکی ئاڵۆزە بەڕاستی ڕێکەوتن دەبێت لەسەر.
باش دکتۆر بۆ پێی کە حکوومەت یاریمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکان لە سەرەتای ئەم گرفتەوە ئاماژەیان بۆ داوە کە بەرهێنانی نەوت دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان و گواستنەوەی تێچوەکەی لە بەغداد زیاترە و هاوکات بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتیارێمی کوردستانەوە قەرزێکی زۆر لەسەر کۆمپانیاکان کەڵەکە بووە ئەم گرفتانە چۆن چارەسەری بۆ دەدۆزرێتەوە؟ ناڵێم ئەمە یەکێکە لەو کێشە گەورانەی بەڕاستی چارەسەرکردنی ئاڵۆزە یاک حکوومەتی عێراق ناچێتە ژێرباری ئەوەی کە قەرەبووی بکاتەوانێت چکە کولفەیەکی زۆرە و ئەو هیچ داهاتێکی دەست نەکەوتەوە باشە لەم حاڵەتەدا پێویستە چی بکرێت کەواتە دکتۆر ئەگەر حکوومەتی عێراق نەچێتە ژێرباری ئەمەوە پێویستە چی بکرێت؟ ناڵێم ئە پێویستە ڕێگە چارەیەکی نێوەند بدۆزرێتەوە ئەوە لەسەر حکوومەت یاریێمی کوردستانە کە حکوومەت یاریێمی کوردستان بیداتەوە یەکێک لەو چارەسەرانە ئەوەیە کە کاتێککە حکوومەتی ناوەندی داوای 450,000 بۆ 500,000 بەرمیلی ڕۆژانە دەکات چەند بەرمیل لەوە زیاتر هەناردەکرا بدرێتەوە بە قەرەبووی کۆمپانیاکاندا ئەمەش تۆزێک قرسە بۆ ئێستا چکە دەبێت حکوومەت یاریێم زەختێکی زۆر لە بیرە نەوتیەکان بکە وەکو چۆن زەختێکی زۆر کرا لە شیواشۆک و شیواشۆک بەرەو وشکبوون ڕۆی کە بەنا ئەندازایی زەختێکی زۆر لە دەرێنانی نەوت کرا وای لێ ئەو بڵێن بیرە نەوتیەکان زۆر کەم بوونەوەانێ بەرەمێنانی ئاسی بەرەمێنانی ڕۆژانیان بۆیە ئەم زەختە نائەندازەیەش وا دەکات زەرەر و زیانێک بە بیرە نەوتەکاندا بکات بۆیە قەرزەکە لەسەر حکوومەتی هەرێم دەبێت و حکوومەتی هەرێم دەبێت بچێتە ژێرباری چارەسەرکردنی ئەو قەرزەوە چ میکانیزمێکە یان بە چ جۆرێکە ئەوە دەبێت حکوومەتی هەرێم و کۆمپانیا نەوتیەکان ئەو میکانیزمە بدۆزنەوە کە بە چ میکانیزمێک چارەسەری ئەو کێشەیە دەکەن بۆیە پرۆسەیەکی ئاڵۆزەوەک لەسەرتا ئاماژەم پێدا تەنها ئەوە نییە کە بڕی پارەکە بۆ قەرەبووی کۆمپانیاکان لە بڕی بەرەمێنانە دیاری بکرێت کۆمەڵە کێشە و گیر و گرفتی دیکایە کە پێویستە بدرێتەوە بە کۆمپانیاکان لەوەی کە قەرزی کۆنترە لەسەر کۆمپانیاکان کە کاتی خۆی بەهۆی کێشەی داراییەوە حکوومەتی هەرێم قەرزی کردوتەوە لە کۆمپانیا نەوتیەکان هەروەها دانەوەی ئەم قەرزانش خۆی بۆ خۆی کێشەیە و دەبێتە کێشەیەکی گەورە لەسەر کۆمپانیا نەوتیەکان کە چۆن بتوانێت ئەم قەرەبووکردنەوەی کۆمپانیایانە کە ئێستا خۆی حکوومەتی هەرێم لە قەیرانێکی دارایی قورسدایەوە قەرزێکی زۆری لەسەر شان کۆبۆتەوە چۆن بتوانێت جارێکی دیکە ئەم قەرزانش بداتەوە بۆیە حکوومەتی هەرێم دەیەوێت قەرزەکان بداتە سەر شانی حکوومەتی عێراق و حکوومەتی عێراقیش نایە بچێتە ژێر ئەم بارەوە بۆیە پێویستە حلێکی وەسەط بدۆزرێتەوانێت کە لەوەی کە ئەم کێشە داراییە یەکلا بکرێتەوە ئەم قەرزانە بە ئاڕاستەیەک یاخود لایەنێک بچێتە ژێرباری بۆیە حکوومەتی عێراقی خۆی دواخات لە هەناردەکردنەوە بەهۆی ئەم کێشە یاساییانەوە کە کێشەیەکی یاساییە و نایە بچێتە ژێر ئەم بارە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەیەوێت بە ئاڕاستەیەکی خێراتر پرۆسەکان چارەسەر بکرێت بۆ ئەوەی قەرزێکی کەمتر بچێتە سەر شانی بۆیە ناچارن لەم کاتەیە کە حلێکی وەسەط بدۆزنەوە کە کۆمپانیا نەوتیەکان بێنە ژێرباری هەندێک ئاسانکاری بۆ هەم حکوومەتی هەرێم هەم بۆ حکوومەتی عێراقی تاوەکو پرۆسەکە چارەسەر بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دکتۆر ئارەم قادر مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوویت دووبارە سپاس.